بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە قەبارەی هاوردە و هەناردەی عراقەکەین لە نیوەی یەکەمی ئەم ساڵ واتە لە 1 تا 1.7 بزانین عراق بای چەند شمەک و کاڵای هەناردە کردووە هەروەها بای چەند هاوردەی کردووە. بێگومان بە کۆی گشتی ئەگەر وەرگرین لە 5 وڵاتەوە کە دوای دینە سەریان بایی 29 ملیار دۆلار چی کردووە؟ کاڵای هاوردە کردووە لە دەرەوە. طبعاً ئەمە بەبێ کۆماری ئیسلامی ئێران ئاماری و داتای ئەو جارە بڵاو نەکراوەتەوە، تەنها 5 وڵاتە کە ئێستا دێنە سەری بایی 29 ملیار دۆلار کاڵا و شمەکی لە دەرەوە هاوردە کردووە. وڵاتەکان بە پلەی یەکەم ئیمارات 10.5 ملیار دۆلار، چین 8.8 ملیار دۆلار، تورکیا 4.5 ملیار دۆلار، یەکێتی ئەوروپا وڵاتانی یەکێتی ئەوروپا 3 ملیار دۆلار، هەروەها هندستان 1.8 ملیار دۆلار کاڵا و شمەکی لەم وڵاتانەوە هاوردە کردووە وە گوتمان جگە لە کۆماری ئیسلامی ئێران. ئامێرەکان چین لە 150 ئەو هاوردەی کردوێتی ئەلەم بابەتانەیە بووە. ئامێرە ئەلکترۆنیەکان 4.4 ملیار دۆلار، ئامێرە کارەباییەکان 3.45 ملیار دۆلار، کانزا بە نرخەکان لە نێویاندا زێڕ ئاڵتون 3.3 ملیار دۆلار، ئۆتۆمبیل 2.7 ملیار دۆلار، بەرهەمەنەوتیەکان 1.2 ملیار دۆلار ئەمانەی کە هاوردە کردو لە 150 ئەو 29 بوو کە باسمان کردن. ئەی عراق چی هەناردە کردووە؟ بێگومان عراق جگە لە نەوت بابەتی دیکەشی هەیە، ینی بە تایبەتی خوورما یان هەندێک بابەتی دیکە، بەڵام ئەوەی زۆر گرنگە و ئاماژەی پێدراوە تەنها عراق توانیوەتی لە نیوەی یەکەمی ئەم ساڵە نەوت هەناردە بکە بایی 43.5 ملیار دۆلار نەوتی هەناردەی دەرەوەی خۆی کردووە. ئەمەی کە باسمان کرد قەبارەی هاوردە و هەناردەی عراق بوو لە نیوەی یەکەمی ئەم ساڵ لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا.